پرسی ژینگە و پشتێنەی سەوزایی لە دەڤی ڕاپەڕین ئەمانی لێرە کۆ کردوتەوە. دەیانەوێت گفتوگۆ بکەن بۆ ئەوەی بگەن بە میکانیزمێک بۆ زیادکردنی ڕێژەی سەوزایی لە دەڤەرەکە و دروستکردنی پشتێنەی سەوزایی. ئێمە وەکو ڕێکخراوی NDI و چالاکوانانی تۆڕی پرۆژەی ئیجادۆڕنا لە هەر دەڤەر و شارێک گەرمترین کێشە هەڵدەبژێرین. پێمان وابوو پشتێنەی سەوزایی یەکێکە لە پێویستەکانی دەڤەری ڕاپەڕین و سنووری ئیداری ڕاپەڕین، بۆیە ئەومان هەڵبژێن وەک ئەوەی کە دەزانین لە نەخۆشخانەی هیوە دەرمانکەوە. بەڵام ئێمە کاتێک کە باسی سەوزایی دەکەین کە ڕێگر بین لەو نەخۆشە، نەگەوەی کە ئەمە دانیشتین بۆ چارەسەر بۆ نەخۆشە. چالاکوانانی ژینگەیی نیگەران لەو دۆخە ژینگەیەی کە لە ناوچەکەدا هەیە و دەڵێن ڕێژەی سەوزایی کەم بۆتەوە کە بەشێکی حکوومەت بەرپرسە لە ئاستی بەهۆی پێنەدانی سوتەمەنی بە هاوڵاتیان لە وەرزی سەرمادا و بڕینەوەی دار و درەختی و دۆڵ و شاخەکان لەلایەن هاوڵاتیانەوە. بەهۆی ئەوەی کە یەکەم نەوت و سوتەمەنی نییە بۆ خەڵک ناکفران دەباتە بەر بڕینەوەی دار و درەخت کە ئەمەش کارە ساتی دروستکرد و ڕێژ سەوزایی زۆر کەم کردێتەوە. ئەمە لایەکی دیکەشەوە سەبارەت بە ئاژەڵ ئێستا زۆرە لە خەڵکی دەستی دەبینە قاقای کوشتن و لەنابردنی ئاژەڵی چێوی و ئەم ئاژەڵەکانی دیکەش و لە لایەکی دیکەشەوە سەبارەت بە پرسی ئاو هەوامان هەتا بڵێ پیسەبەوەی بوونی زۆربەی کارگەی نایاسایی و کارگەی بێمۆڵەت و لەگەڵەوەی بە پێڕێنماییەکانی وەزارەتی شارانی گەشت و گوزار لە کاتی دروستکردنی خانوو یەکە نیشتە جێبووەکاندا دەبێت ڕوبەرێکی بکرێت بە سەوزایی، بەڵام وەک بەڕێوەبەری فەرمانگەی ژینگەی ڕاپەڕین دەڵێت ئەو ڕێنماییە زۆر کەم کاری پێدەکرێت. هەنگاوەکانی خزمەتکردن بە سەوزایی و زیادکردنی سەوزایی و خزمەتکردن بە پرسی ژینگە من پێم وایە باشتر بۆ لە ساڵانی ڕابردوو و ئەمن وەکو خۆم وەکو بەشێک لە ژینگە دۆستان و دڵسۆزانی ژینگەش پێمان وایە چۆن ئێستا لەبەرەوە مەسەلەی ژینگە پەیوەندی هەیە بە ژیان و بە تەندروستی و بە گۆڕانکاری کەشوهەوا، چۆن مەسەلەی قوت و دارایی و موچە ئەولەوێتە، پێم وایە دەبێت حکوومەت بابەتی ژینگەش بکاتە ئەولەوێت. بە گوتەی بەرپرسانی ژینگەیی ڕێژەی سەوزایی لە دەڤەر ڕاپەڕین نزیکەی سەدادەیە و ئەمەش بە بەراورد بە ڕێژەی دانیشتوان ناگاتە ئاستی ستاندارد. بارزان ئازاد کەناڵی سپێدا ڕانیا. شوانکەرین بە ڕێوەبەری ژینگەی ڕاپەڕین.